بەڵێ ئاوێستا سلااو لە تۆ دیارە وەک تۆش باس کرد دوێنە شەو هاوڵاتیەک چۆتە نەخۆشخانەیەکی کەرتی تایبەت کە بڵین مۆعیدی ئەنجامدانی قەستەرەی دڵی هەبووە لەگەڵ دکتۆرێک و لە دوای ئەوەی کە کاتی ئەنجامدانی قەستەرەکە تێپەڕیوە بۆ چەند کاتژمێرێک دواتر دکتۆرەکە چۆتە خەستەخانەکە لەوێ نەشتەرگەریەکەی بۆ کردو بەڵام لە کاتی نەشتەرگەریەکە و کەسوکارەکەی دەڵێن لە دوای چەند خولەکی گیانی لەدەستداوە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەچمە لای کەسوکارەکەی کاک عومەرم لەگەڵ کاک عومەر بخۆتان خۆش من سڵاو دەبێت. خۆش من زۆر سپاس سڵاو لێوە زۆر سپاس. پێم بڵێ چیرۆکی ئەم ڕووداوی گیان لە دەستدانی ئەم هاوڵاتی کە خزمی بەڕێستانە چۆن بووە ئەو دکتۆرە لە چ نەخۆشخانەیەک بڕیار بوو کە نەشتەرگەریەکەی بۆ بکات. بەڵێ ئەو دکتۆرە بڕیار بوو لە قەستەخانەی ئەنوەر شێخە نەشتەرگەری بۆ بکات کاتژمێر سەعات 10 شەو بەڵام هەتا 2:20 خولەکی شەو نهاتۆ بۆ ئەوێ هەر چەند جارێک پەیوەندیمان پێوە کرد هەر نەخۆشی کەمە هەیە خەستەرەیەکی هەیە لە کاتژمێر 2:20 خولەکی شەوی ڕابردوو هات دوای 20 خولەکێک هاتە دەرەوانەی وتی نەخۆشەکەتان بۆ خۆتان خۆش بن. ئێوە دوای ئەمە چیتان کرد؟ ئایا بم قسەی دکتۆرەکە ڕازی بوون یاخود داوای لێکۆڵینەوەتان کردووە؟ ئایا سکاڵە یاساییتان لە تۆمان کردووە چ نەخۆشخانەکە یاخود لە خودی دکتۆرەکە بێت؟ وەک ڕازی بوون ڕازی نەبوون سکاڵا یاساییمان کردووە لە دکتۆرەکەش و ستافی دکتۆرەکان کە چوار کارمەندن سێ پیا و ئافرەتێکن لە مەرکەزی بەختیارین ئەم دەقەیە سکاڵاشی لەسەر تۆمارەکەین لەبەرەوەی ئێمە نەخۆشەکەمان ئێوارەکەی ڕۆشۆ بۆ لای توێتی حاڵەتی تۆم شۆ بێ قەستەرە بکەیت هەر ئیستا یعنی کە حاڵەتی قەستەری بۆ داناوە کاتژمێر سەعات 10 شەو بۆچی 2:20 خولەکی شەوێت قەستەری بۆ کات یعنی خۆی لە خۆی ئەمە گومانێکە. نەخۆشەکەتان پێشەوەی قەستەرەکەی بۆ بکرێت دۆخی تەندروستی چۆن بووە؟ خۆی چوە بۆ نەخۆشخانە یاخود لە نەخۆشخانەی ترەوە گواستراوەتەوە بۆ ئەوێ؟ نەخێر خۆی لە ماڵی باوکی منەوە بوو بە سیارەکە خۆشی شۆفێری کردو ڕۆشۆ بۆ خەستەخانەکە هەجنا هیچ عیبێکی نەبوو بەڵام لە خەستەخانەکەش هیچ کارمەندێک هیچ کارگوزارێک نهاتووە بە مەدەممانەوانێ تەنها کانۆلای نەبێ بۆیان داناوە چەند جارێکیش دەستێ نا بەدڵێ هەری و تەواو نیمانی هەو پەرستاری کە لای بووێمە پێمان و تەلەفۆن بۆ دکتۆرەکە بکە دکتۆر سەرتی بیناوە سێ جاش پەیوەندیمان پێوە کرد ئاخر جاروتی من نەخۆشێکمە لە خەستخانەی شار جەڵدە لە یاوە خەریکی ئەوم ناتوانم بگەم بەلای ئەوەیە کاتیش 20 خولێکی لای بوو دوایاتە دەروتی ئەمری خۆی کردو نەخۆشەکەتان. ئەوەی ئەو کەسانی کە لەگەڵ نەخۆشەکەتان بوون هیچ تێبینیەکیان کردووە کە حاڵەتێکی ناپزیشکیە یان نایاسایی بەرامبەر بە نەخۆشەکەتان بکرێ هیچ بەڵگەیتان لە بەردەسایە کە دکتۆرەکە کەم تەرخەم بوو بێ یاخود ئەو شوێنی کە نەشتەرگەریەکەی تێدا کرابێ شوێنێکی نەگونجاو بێت؟ بەڵێ چۆن کەم تەرخەمی نەکراوە گەر کەم تەرخەمی نەکرابێت یعنی چۆن نایە بەدەمێ دوای 6 ساعتێکی بەلایەوانەیە هەمە خۆی لە خۆیان کەم تەرخەمی ئێمە جەدوایەمەکە نامانە توبعات لەوانەیە لێرە دای فایلەکان لێکردین چونێتۆ فایلەکەمان هێناوەتۆ لێ و لە ژێر مێزایە بە بەڵگەش و لەمانە حەزەکی تا بەڵگەکەشان پێ پیشان دەدین بەڵگەکە بکرێ ئامادەی بکەی تا بەڵکە ئامادە بێ من هەندێک تر زانیاری خەمەڕوو بەڵێ ئاوێستا ئەگەر لەگەڵم بیدیارە ئێمە ئێستا لە پزیشکی دادوەرین لە سلێمانی ئەمانە کە سوکاری ئەو هاوڵاتیان کە هاتوونەتە بەردەم پزیشکی دادوەری کە ئەیانەوێت تەرمی ئەو کەسەیان وەربگرنەوە دیارە دێرە ئەمانش هەر توێژیان هەیە لەسەر بابەت کاک حاجی سڵاو لێبێ ئەکرێ قسەم بۆ بکەی لەسەر حاڵەتی نەخۆشەکەتە تۆ لێ نەبووی باشە دیار ئەو هاوڵاتیە باسی دەوە کرد کە گرتەیەکی ڤیدۆییان هەیە ئەوە دەسەلمێنێت کە فایلی ئەو نەخۆشە لە نەخۆشخانەکەدا خراوەتە شوێنێکەوە کە ژێر بڵین ڕەفە بووە و هەروەها باسییان لەوە کرد کە ئەمان گومانیان هەیە لەوەی کە بەمەبەست ئەو فایلانە لەو شوێنەدا دانرابن بۆەوەی کەیسەکە پەردەپۆش بکەن و هەروەها باسییان لەوەش کرد کە لە ئێستادا چەند کەسێک کە لەگەڵ دکتۆرەکە بوون بڵین ئەوانیش دەست بەسەر کراون لەلایەن پۆلیسەوە ئەم هاوڵاتیەکە پێما بێ کە ڤیدیۆ بەسەکە بتوانانی تۆزێ شاشەکە ڕوونتر بکەیتەوە بۆی هاوڵاتیان دکتۆرەکە بەناخێری گیانی نازانم چ دکتۆرەکە قسەی فایلەکەی ڵاوتشەوە ئەوە فایلەکەی ئالانجەمان ئەمە فایلەکەی سوێن بەخوا لەو ژێرا بووە دروی گیانیە ئالانجەمان ئەحمەد ئەلبەتە ئەو کەسی کە گیانی لەدەستداوە ناوی ئالانجەمان ئەحمەدە ئەم هاوڵاتیەش کە سوکاری ئەو نەگەر قسەی کۆتاییتم پێ بڵێ وەکو کە سوکارەکەی ئێوە لەسەر ئەم ڕووداوە چی دەڵێن و تا چەنە لە ڕووی یاساییەوە بە شوێن ئەم کەیسەدا دەڕۆن؟ ئێمە وەکو یاساییەکە تا حالێن لە مەرکەزی بەختیاریە ئەگەر یاسا سەروەر بێت ئەبێ ینی بەدوایچوونی بۆ بکات لەبەرەوەی
زۆر کەم تەرخەم بووە ئێمە سپاسی پۆلیسانی بەختیاریەکەن کە بەدەم کێشەکە هاتوون و ئێستا لە لای خۆیانن تاوانبارەکان کەسانی کە لەگەڵی بوون چ لە ئیفادەی لە راپۆرتی پۆلیسا چیان وتویان ئەو راپۆرتی کە ئێستا ئامادە ئەکرێت لەسەر هۆکاری گیان لە دەستدانی کەسوکاری ئێوە چی تێدای ئایشتان بینی و زانێکتان دەستکەوت وەک راپۆرت هێشتاکە نازانی چاوەڕێی راپۆرت ئێراکەن ئیمجابی بین بۆ ئەوە چونکە لەوێش راپۆرتمان لێ وەرناگرێت تاوەکو نەتیجە ئێرە دەرنەچێت بەڵێ ئاوێستا دێمەوە لای تۆ ئەوەی کە ئەمڕۆ یاخود دوێنە شەو ڕوویداوە ڕووداوێکی مردنی یەکێک لەو هاوڵاتیانە بکەم بەستی ئەنجامدانی بڵین قەستەرەی دڵ چۆتە لای پزیشکێک لە نەخۆشخانەی کەرتی تایبەت دواتر بەهۆی ئەوەی کە وەک کەسوکارەکەی باسییان کرد نەشتەرگەریەکەی بە باشی بۆ نەکرا یاخود کەموکوڕی هەبووە لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەریەکەیدا گیانی لە دەستداوە و ئەم حاڵەتانە هەم لە نەخۆشخانە گشتیەکان هەم لە نەخۆشخانەکانی کەرتی تایبەت ناوە ڕوو دەدەن کە بەهۆی هەڵی پزیشکی یاخود چەند کەموکوڕیەکی تەندروستیەوە دەبێتە هۆی گیان لە دەستدانی هاوڵاتیان بەڕێ دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ ئەحسان سوپاس بۆ تەواوی زانیاری.